شەدا قاسم تاکە ژنە کە لە گەرمیان و خانەقین دەستی بۆ پیشەیەک بردووە کە تا ڕادەیەک بە پیشەی پیاوانە ناسراوە و لە ڕابردوودا هیچ ژنێک لە ناوچەکەدا ئەو پیشەی تاقی نەکردوێتەوە کە شۆفێریکردنی مینی پاسە. 5 سنين عندي سوق صار لي 5 ساڵە شۆفێرم پێشتر ئۆتۆمۆبیلێکی بچووکترم هەبوو هەموو ڕۆژێک خراپ دەبوو باشم دەکرد ئەم ئۆتۆمۆبیلش ئەزیێتم دەدات و توانای کڕینی ئۆتۆمۆبیلی باشترم نییە چونکە توانای مادیمان لاوازە. شەدا ئێستا لە قەزای خانەقینی سەر بە پارێزگای دیالە دادەنیشێت و مینی پاسەکەی پڕ بوو لەو کچانەی کە بەهۆی نەریتی ناوچەکەوە کە سوکارەکانیان پێیان خۆش نییە لەگەڵ شۆفێری پیاودا هاتوچۆ بکەن. والطلبة من كيفون علي فرحانين وياي خوێندکارەکان خۆشحاڵن لەگەڵمدان لەبەرەوەی من یەکەم ژنم شۆفیری دەکەم کە سوکاری منداڵەکان پشتم پێدەبەستن و چاوم لە منداڵەکانیانە تەنها ژنم لە خانەقین شۆفیری بکەم و خەڵکیش پێی خۆشە خوێندکارەکان چەندێک دوا بکەون کە سوکارەکانیان تەلێفۆن ناکەن چونکە دڵنیان لەگەڵ مندان. بە پێی ئامارێکی فەرمی کە دەست دەنگی ئەمریکا کەوتووە ساڵی ڕابردوو سەرووی 950 کچ و ژن لە ناوچەی گەرمیان و خانەقین مۆڵەتی شۆفێریان وەرگرتووە بەڵام جگە لە شەدا هیچ ژنێکی تر سوودی لە مۆڵەتەکەی بۆ پەیداکردنی بژێوی ژیانی وەرنەگرتووە. داواکارین ئەو خەڵکانەی کەوا ئەو ئافرەتانەی کە مۆڵەتی شۆفێری گشتی دەرەهێنن بتوانن کاری پێ بکەن ببنە سایەقی تەکسی یان سایەقی پاس لە ناو شارەکانە بۆ ئەوەی بتوانن کە هیچ نەبێ ئەو ئافرەتانەی کەوا هاتوچۆ ئەکەن ڕۆژانە لە ناو بازاڕە لەگەڵ ئەوانە سەرکەون بۆ ئەوەی هیچ کێشەیەکیان نابێ. پێشتر ژنان و کچان لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بەهۆی نەریتی کۆمەڵایەتی و خێڵەکیەوە بواریان پێ نەدەدرا ئەو کارانە ئەنجام بدەن کە خواستیان لەسەری بوو بەڵام ئێستا دۆخەکە تا ڕادەیەکی باش لە بەرژەوەندی ئەوان گۆڕاوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.